ئیسلام سێم گەورەترین شوێنکەوتەی هەیە لە ئەمریکا لە دوای ئاینی مەسیح و یەهودی. لە ساڵی 2017 مسلمانان لە 20 ویلایەتی باشوور و ڕۆژئاوای ئەمریکا گەورەترین شوێنکەوتەیان هەبووە لە دوای ئاینی مەسیحی. بەپێی سەنتەری لێکۆڵینەوەی پیوی ئەمریکی لە ساڵی 1970 ژمارەی مزگەوتەکان لە ئەمریکا بە 100 مزگەوت دەخەملێندران. ئەم ژمارە لە ساڵی 2000 زیادی کرد بۆ 1209 مزگەوت، بەڵام دوای ڕووداوەکانی 11 سپتێمبەر ژمارەی مزگەوتەکان بەرز بووە بۆ 2769 مزگەوت لە ساڵی 2020 بەمەش دەکاتە نزیکەی 7 مزگەوت بۆ هەر مانگێک. ویلایەتەکانی نیویۆرک بە 257 مزگەوت و کالیفۆرنیا بە 246 و هەروەها تێکساس بە 166 مزگەوت پلەی زۆرترین ویلایەتەکانیان گرتووە لە بوونی مزگەوت لە وڵاتدا. هەر بەپێی سەنتەری توێژینەوەی پیو ژمارەی مسلمانان لە ساڵی 2007 2,350,000 مسلمان دەبوون، بەڵام لە ساڵی 2020 ئەم ژمارەیە بەرز بووەتەوە بۆ 3,850,000 مسلمان. جێگەوە بیرهێنانەوەیەکەوە یەکەم مزگەوت لە ویلایەتی ئایەوە لە ساڵی 1934 دروست کراوە کە بەداچی مزگەوتەکان ناوزەند کراوە. هەروەها گەورەترین مزگەوتی لە شاری دیترۆیتی ویلایەتی میشیگان دروست کراوە لە ساڵی 2005. تا ڤیدیۆیەکی تر هەر شاد بن.